و کۆڵانەکان بوو بە مەشخەڵی ئازادی شەقامەکانی گشت هەژان. ڕێبوارانی ڕێی سەربەستی یەکیان گرت و بوون بە شەپۆل، کەوتنە ڕێ بەرەو شەقام، دایان پۆشی ڕووبار و گۆل. بوو بە ئاگر بوو بە مەشخەڵ بۆ گیانی گشت نەیارەکان، پێکەوە خزیان بۆ دەریا کانی و ڕۆخ و ڕووبارەکان. بوو بە هەوێنی یەکێتی بۆ گەلانی داگیرکراو، هاتنە سەما و سۆز و ئەوین ژن و کیژانی هەقفراو. بوو بە هاوارێکی گشتی درشمی جوانی جەمسەری، نەڕووسەری نەتووسەری، ئازادی و بەرابەری. ڕیش و عەبا و شەیتان و شەڕ تاو لەرز و پەتایان گرت، تاڵم وەکانی ژینا ژینیان بەخشی و ناحەزیش مرد. ژینا بوو بە گوڵ و مێخەک بۆ لای سەری کیژانی گەنج، بۆ دەستی گشت دڵدارەکان، بۆ لاوانی ئازار و ڕەنج. ئاگردرا مەقنەعەی ڕەش دەرکەوت پەچەی جوانی کیژان، پەلکە ڕێژ بوو سەرشانی ژن وەک تەرزیمێو بۆ ئاسمان. لە دڵماندا هەرماوە ژینای ئازیز قەت نامرێ، هەوری ڕەشی کۆنە و دزێ و بەری خۆرەتاو ناگرێ. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێت بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە تایبەتە بە قیام و شۆڕشێک کە هەر ئێستا لە شارەکانی ئێران و کوردستان لە عێراقدایە هاتینەوە خزمەتتان. ئەمڕۆ پێنجشەممە 19ی خەزەڵوەت بەرامبەرە لەگەڵ 10 نۆڤەمبری 2022 زاینی. هەروەک ئاگادارن نزیک بە 2 مانگە شۆڕش و قیام و ناڕەزایەتی لە ئێران دژ بە کۆماری ئیسلامی لە عێراقدایە. ئێمە ڕۆژانە هەوڵمەنداوە ڕۆماڵی هەواڵەکان بکەین لەم بەرنامەی ڕاستەوخۆ لەگەڵ ئێوەی خۆشەویست. هاوکات بەهێنانی کارناسانێک لێکدانەوەمان ئەبێت لەسەر ئەوەی کە ئەم ڕووداوانە ئەم قیامە بەرەو کوێ دەچێ و هەموو ئەگەرەکانی پێکەوە لەگەڵ کارناسانی جۆراوجۆری سیاسی لێکێدەینەوە و هەڵیەسەنگێن. پێش لەوەی کە بچینە لای میوانێک کە بۆ ئەم بەرنامە بانکێشمان کردووە، ئاگادارتان بکەینەوە کە هەر ئەمڕۆ لە شارە جۆراوجۆرەکان لە ئیسفەهان، لە ئەهواز، لە کامیاران، لە دێهاتی موچەش، لە مەهاباد و هەر ئێستاش هەواڵمان پێگەیشت کە لە مەریوانیش ڕێکی شیلان لە کامیاران لە موچەش ناڕەزایەتی بووە لە مەریوان. ئەم دوانوەڕۆ لە مەریوان لە مەراسمی چلەمین ڕۆژی گیانبەخکردنی مختاری محەممەدی کە 40 ڕۆژ لەوە پێش
پێش لە ناڕەزایەتیەکانی شاری مەریوان لە سەر شەقام ڕاستەوخۆ لەلایەن هێزانیەکانی سەر بە کۆماری ئیسلامی تەقی لێکرا و زۆر بەداخەوە گیانی ئازیزی بەخت کرد. ئەمڕۆ خەڵکانێکی زۆر لە سەر مەزاری گیانبەخکردو و موختاری محەممەدی لە مەریوان ئامادە دەبن و گوێڕای دەربڕینی ڕق و بێزاری خۆیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی و ئەو کردەوە قێزەونانەی کە ڕۆژانە دووپاتی ئەکاتەوە لە سەر شەقام و جوابی داخواز و ناڕزایەتەکانی خەڵک ڕاستەوخۆ بە گولە و بە تەقە و بازاش و زیندان و دروستکردنی فەزای ترس و وحشت و ڕۆح بەداتەوە دەربڕیەوە هاوکات جارێکی تر هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەی موختاری محەممەدی دەربڕیەوە و بە تکرارکردنەوەی شوعارگەلی وەرگیان ئازادی نابۆ دیکتاتۆر بڕۆخەیە کۆماری ئیسلامیان مەحکوم کرد و هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەی موختاری محەممەدی دەربڕی و دڵنیایان کردنەوە کە بە درێژە پێدان بەم خەباتەوە بە درێژە پێدان بە ناڕەزایەتی خۆیان تۆڵەی خوێنی موختار و موختارەکانی هەموو ئێران و کوردستان ئەسێننەوە. لە حوتمین ڕۆژی گیانبەخکردنی مومین زەنکەریمی خەڵکانێکی زۆر لەسەر مەزاری مومینی جوانمەرگیش لە دێهاتی ماچکا کە سەر بە شاری سنەیە کۆبوونەوە لەوێش هەروەها وێڕای هاوخەمی لەگەڵ بنەماڵەی مومینی جوانمەرگ جارێکی تر ڕق و بێزاری بەرامبەر بە کۆماری ئیسلامی و هێزەمیەتەکانی سەر بە کۆماری ئیسلامی دووپات بووە و لەوێش جارێکی تر بەڵێنی درێژە پێدان بە خەبات تا گەیشتن بە ئاواتەکانی مومینی جوانەمەرگ و هەموو مومینەکان لە ئێران و کوردستان دووپات بووە. زانکۆی فردەوسی مەشهد ئەمڕۆ لە ناڕەزایەتیە بەردەوام ئەمە ناڕەزایەتی هایەکن کە جەمعین لەسەر شەقامن لە ناو زانکۆکانن ئەگینا بە سووتانی بنێرەکان بە شوعار نووسین لە پشت بانگەکان ماڵەکانەوە لە باڵکونەکان و لە پەنجەرەکانەوە شوعاردان بەردەوام لە ماوەی ئەم دوو مانگەیە ناڕەزایەتیەکان بۆ ڕۆژێکیش نەوەسا و درێژەی هەبووە. ئێمە بۆ بەرنامەی ئەمڕۆمان داوامان لە هاوڕێ زۆر خۆشەویست هاوڕێ جەمالی بزرگپور ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە بێت و لەگەڵمانە بەشداری ئەم بەرنامە بێ و هەندێک پرسیار کە لەوانەیە زۆربەی پرسیاری ئێوەی خۆشەویست بێت کە پێشتر بۆمان هاتووە یا لە بەرنامەکانی پێشوش لەوانەیە ڕوبەڕووی بەڕێزانێکی تر کە میوانی ئەم بەرنامە بوون کردومانە دامان ناوە و هەوڵ دەدەین کە ئەم پرسیارانە و هەندێک پرسیاری تر لەگەڵ کاک جەمال تاوتوێ بکەین. کاک جەمال سڵاو و ڕێز و سپاس بۆی کە دووبارە قبوڵی زەحمەتت کرد لەم بەرنامە بەشدار بووی. سپاس بۆ تۆ کاکاکۆ سڵاوم هەیە بۆ هاوکارانت هەروەها سڵاوم هەیە بۆ بینەرانی عەزیز و خۆشەویستی ئەو بەرنامەیە. سپاس کاک جەمال ئاگاداری هەموو ڕووداوەکان هەیت حتمەن تۆژۆک و زۆر کەس لەو بەڕێزانە زۆر کەس لە خەڵکی ئێران و کوردستان ڕۆژانە تاقیبی ئەخبار و ڕووداوەکانی ئێران و کوردستان بە تایبەتەوە بەشەی کە مەربوطە بە ناڕەزایەتی و شۆڕشێک کە هەر ئێستا لە ئێران لە ئارادایەکەی دوو مانگە نزیک بە دوو مانگە ناڕەزایەتی دەستی پێ بۆ پیشاندان لەسەر شەقامەیە هێزە سەرکوبگەرەکانی کۆماری ئیسلامی تەقاکەن لە خەڵکی خوێنە ڕێژن دەستگیرەکەن بە دوواداچوونەکەن سێناریۆ دروزەکەن لە ئەنواع وەقسام تەرفەن ئیسفادەکەن بۆی کە خەڵک پاشەکشێ بکەن بچنەوە ماڵەکانی خۆیانەوە بە شێوەیەک لە شێوەکان کۆتایی بەم قیام و شۆڕشە بێنن بۆ کاری ئەوەی کە ئەم ناڕەزایەتیە تا ئێستا ئەوەندەش دەوامی هێناوە بۆ چیە گێڕیتەوە؟ بەڵێ خۆتوانە دەلایلی زۆری بێ من شاید ئەوەی کە کاتی بەرنامەکە نەگرم لە نیشاندانی ئەوەی کە بۆچی وایە بۆچی ئەواتەداوم بە ئیدامەی پێدا کرد بۆ بخۆشیەوە شاید لە دوو وشە
کەڵک وەربگرم کە بتوانێت نیشانی بدات. یەکەمیان تووڕەییە، دووهەمیان هومیدە. تووڕەیی لە چی؟ خەڵکی ئێران بە کوردستانەوە تووڕەن لە کۆماری ئیسلامی، لەوەی کە 43 ساڵە فریوی داوم، درۆی لەگەڵ کردوون، زیندانی کردوون، ئەشکەنجەی کردوون، لە سەرەتاییترین مافەکانی خۆیان بێبارەی کردوون، ژیانێکی زۆر سەخت و ناخۆشی پێ تەحمیل کردوون، هەر ڕۆژە تەحقیری کردوون و زۆر شتی تر. بەنابەرین ئەمانە کەڵەکە بووەتە سەر یەک. ڕاستە لە ماوەی ئەو 43 ساڵەدا هەر وەختێک دەرفەتیان بۆ ڕەخسا بێت ئەم ڕق و تووڕەیی خۆیان دەربڕیوە دژی کۆماری ئیسلامی. بەڵام ئێستا وەی کە دەیبینین خواردووی ئەم ڕق و بێزاریە و ئەم تووڕەبوونەیە لە کۆماری ئیسلامی لەلایەک. لە لایەکی تریشە هومیدە. ئەم هومیدە، ئەم هیوایە بە نسبەتی ڕاپەڕینەکانی پێشووتری خۆی بار هاتووە لە نەتیجەی ڕشتی ئاگاهی و بلوغی سیاسی جامعەی ئێران، واوا کەوتم ناتەبایی کۆماری ئیسلامی و نامۆبوونی کۆماری ئیسلامی لەگەڵ ژیانی ئینسانی. ئەمە کردووی بەوەی کە ئەم بزوتنەوەیە لە نێو خۆیدا کە ڕۆژ بە ڕۆژ ئەچێتە پێشەوە هومید پەیدا بکە بە داهاتوو. چاو لێ بکەن لە ماوەی ئەوە نزیک بە 2 مانگە ئێمە ئەم ئومیدە دەبینین کە وتم لە تووڕەیی و گەیشتوێتە ئومید، ینی هیوا بەوەی کە دەکرێت ئەم وەزیێتە کۆتایی پێبێت. هەر ئێستا لە کوردستان لە ئێران ئەگەر ژنان تا لە ڕاپەڕینەکانی پێشودا وای ئەساسەن ئەگەر چاو لەوە بکەین کولەن لە فەرهەنگێکە لە شەرقا هەیە هەمیشە پشتی جبهە بوون، هەمیشە لە حاشیەدا بوون، بەڵام ئێستا بۆ خۆیان لە پێشن، لە سەفی مقدم، بۆ خۆیان سمبولی داخوازیان و ڕزگاریان لەو قەید و بەندە کە کۆماری ئیسلامی بەسەریدا داسەپاندوون ئەوە بووتە نمادی ئەم جنبشە. پیاوان خەریکم پشتیوانی لێ دەکەن، بە دڵ و بە گیان خەریکم پشتیوانی دەکەن، تەقویەتی دەکەن. نەهادهای دینی و مەذهبی ڕەنگوبۆیان نییە، نەهادهای حکوومەتی مەذهبی و بنیانهای مەذهبی کەوتۆتە بەر پەلامار و کەوتۆتە بەر ڕق و بێزاری خەڵک و تەنانەت توانویانە پاشەکشیشی پێ بکەن. هەر ئەوەندەی کە ئێمە لەم ڕۆژانە لە شارەکانی ئێران و کوردستان دەیبینین کە ژنان بوێرانە لە چک فڕائەدەن، دێن بە ناو شەقام تا دەگەڕن، لە بەرچاو دەستگاهای پولیسی و سەرکوتگەری کۆماری ئیسلامی بوێرانە ئەو کارانە دەکەن. ئەمە بۆ خۆی دەستکەوتە، دوو فاکتۆ تەحمیل کراوە بە کۆماری ئیسلامی. هێزی ئەم شۆڕشە ئەوەی تەحمیل کردو. دەی ئەمە لایەک ئەو حرەکەتە کە ئەخیرەن دەستی پێ کردووە خەریکە پەرە دەسێن ئەمامە پەراکەنی پێ دەڵێن، ئەوات کە تا دوێنێ ئیمکانی نەبوو و مجازاتی ئێستا خەریکە بە ڕۆژی ڕۆشن و ئاشکرا خەریکە ڕۆژ پەرە دەسێنێت. ئەوە کە تۆ باست کە لە عینەکانە زۆر نمادی مەذهبی تر خەریکە پەرە دەسێنێت، سووتاندن و لە ناوبردن و خلاصە بەرپەرجدانەوە. لەم شۆڕشدا ڕەنگوبۆکی مەذهبی نابینی، شعارێکی مەذهبی نابینیە زۆر بەدەگمەن یان نییە ئەسڵنیە زۆر بەدەگمەن. دەی ئەمانە بالاوەیە هاوبەستەگیەکی عەمیق کە لە نێو خەڵکایە، تەلاشێک کە کۆماری ئیسلامی دەکات بۆ تەفرەقە خستن بە ناوی تەزیە تەڵەبەوە، بە ناوی ئەوەی کە ئێران ترسێنێت لە ئینقلاب، ئێران تەزیە دەبێت، ئێران دەبێتە سووریا، نمایشی ئەو وەکو شاچرا لە شیراز دروستەکە بەداخەوە ژمارەیەکی زۆر قوربانی دەبن، یا ئەو کارێکە لە ئەوین زیندانی ئەوین کردیان، یا ئەو کارێکە بەداخەوە لە زاهدان کردیان ژمارەیەکی زۆریان قوربانی کرد و احتیاجیان بۆ بوو کە زەربی شەستێک بنن. بەڵام هەمووی ئەمانە بەرپشت دراوەتەوە و بەدوای هەر هەڕەشێکی ئەوەندا، بەدوای هەر ئەقدامێکی ئەوەندا دەبینین
ئێنەرژی زۆرتر لەو بزوتنەوەی ئازاد دەبێت و هەر ڕۆژە خەلاقیەتێکی باشتر زۆرتر خەلاقیەتێکی تازەتر دەنوێنن کەوابوو هومید بەمە بە ئیزافی ئەوەش ئیزافە بکەم ئەوڵین جارە لە دنیادا حرەکەتێکی ئاوە پێشڕە و پێشتاز بۆ هاواری ژن بۆ هاواری ژیان بۆ هاواری ئازادی لە سەراسەری دنیادا هاوپشتی و هاوخەمی پەیدا کرد کەم شوێن هەیە لەم دنیا پانوبەرینەدا دەنگی ناوی مەحسا نەبیست بێت و ژن ژیان ئازادی نەبیست بێت و بە جۆرێک ئەوەی پێکراوە پشتیوانی و هاوخەمی و هاوسۆزی خۆی لەگەڵەوە دەبڕی ئەمانە هەمووی هومیدن بەوەی کە ئەم حرەکەتەکە دەستی پێ کردووە ئەڕوات بەرەو ئاڵوگۆڕی جددی لە کۆمەلگای ئەو ئاڵوگۆڕێکە ژن ژیان ئازادی تێدا مسوەگەر بێت و خەڵک بتوانن لە ژیانێک کە تێیدا ڕفاه و ئازادی و خۆشبەختی و بەرابەری بێت تەئمین ببن ئەمە بە بڕوای من حرەکەتێکە ئومیدێکە کە دەستی پێکردووە بۆیە ئێستا کۆماری ئیسلامی بەو سیاسەتانە کە تا ئێستا بوویەتی ئەوە ئیدامێشی دەدات بەو گفتمانە پەیدای کردووە کە فقط سەرکوت ڕێگەی گەڕانەوەی بۆ خۆی نەیشتێتەوە خەڵک ئیسلاحاتیان تەجروبە کرد تەغییریان لە ڕێگەی سندوقەکانەوە تەجروبە کرد بە نەتیجە نەگەیشت بۆ جمهوری ئیسلامی ڕێگەی گەڕانەوە نەماوە بۆ خەڵکیش تازە ئیتر ڕێگەی گەڕانەوە بەو ژیانە نەماوە بۆیە ساحەی سیاسی ئێران پڕە لە خەشم لە عینی حاڵە پڕە لە هیوا بۆ داهاتوو بۆ ئەوەی کە ئەم وەزعیەتە کۆتایی پێ بێت ئێمە ئەم وەزعیەتە دەبینین و بە بڕوای من ئیدامە پەیدا دەکات یارە ممکنە لە تاکتیکە ئینعتاف هەبێت ئەوە کە بارها باسمان کردووە ممکنە شێوەکانی بگۆڕێت ممکنە تەناوبی تێداوە بێ هەمووی ئەمانە بەڵام بەرگەشت ناپەزیرە گەڕانەوەی بۆ نییە نا بۆ کۆماری ئیسلامی ئەمە ئاخرین مەرحەلەیەتی بۆ ئەوان ئەوەیە و نە بۆ خەڵکیش ئیمکانی گەڕانەوە هەیە کەوابوو ڕێگە تەداومە بەڵام دەبێت وشیارانە خۆشببختانە ئەو حرەکەتەکە ئێمە لە بزوتنەوەکەتا دەیبینین خەریکە بردوودە و هۆشیارانە دەڕوات بەڕەوە ئەوەی کە ڕێگا بدۆزێتەوە بۆ ئەوەی کە ئەم مەرحەلەیش تێپەڕکات و بتوانێت بە هێزێکی زۆرترەوە واردی ساحەی مبارزە بە دژی کۆماری ئیسلامی کاک جەمال ئەبەت دەمە سەر و پرسیارەکە چی بکەن بۆ ئەوەی کە ئیدامەدار بێت بەڵام پێشەوە با بچمەوە هەر سەرە و پرسیارێکە یەکەم پرسییم ئەڵێن نسلێک ئێستا لەسەر شەقامە کە بە نسلی زێت یا بە داهەشتاییەکان معروف ئەم داهەشتاییە جگە لەوەی کە نسلێکی پڕ ئەنەرژیە نسلێکە کە بە قەولێک زۆر کەس پێیانڵێن نسلێکی یاخی نە بە معنای منفیەکەی بە معنای ئەوەی کە بۆ ئەهداف و بۆ ئارەزوەکان و بۆ وەرگرتنی ئەو شتانی کە بە خۆی زانێ نەترسە شجاعە و هەر بەرەو پێشەچێت جگەلەوە ئەم نەسلە لە ناو ئینتەرنێت لەدایک بووە حتا لەندای هەفتاییەکان دەسڕەسییان پێپیا کرد بە ئینتەرنێت یا ئەوانەی پێشوو نەیان بووە بەڵام ئەمان تایە لەدایک بوون ئاگاداری ژیانی ئەمە تۆ تا چەندێک ئەمە بە ئەوە هۆکارە زانیت بۆەوەی کە ئەم ناڕەزایەتی ئێستا یا حزوری ئەم نسلە چەندێک هۆکارە بۆەوەی کە ئەم ناڕەزایەتێت تا ئێستا درێژەیەکیشەوە هەر حەڵجگە لەوەی بە کورتی جوابی ئەوم پرسیارم بێت تۆ پێشنیارت یاکو بە نەزەری تۆ ئەبێت چ بکرێت بۆەوەی کە ئەم ئەعترازاتانە درێژەی هەبێت کاک ئاکۆ من پێم وایە ئەوە ڕاستە جوانان لاوان لە سەراسەری ئێران نەقشێکی زۆر بەرچاویان هەیە هێزێکی بە ئێنەرژین بۆ خصوصیاتانیان هەیە کە تۆ باسی دەکەیت بەڵام دەبێ بزانین کە ئەوەی کە ئێستا لە ئێراندا لە جەریاندایە تەنیا ئەوە نییە ئەمە نۆعێک ئەگەر وریان نەبین دقەتی تێدا نەکەین نۆعێک تەلاشێکە کە بەعزێک لە دەم و دەستگا تەبلیغاتەکانی کۆماری ئیسلامی یانێ پەرێ پێ بدەن ئەوە خەڵک نین جەماعەتێک جوانن ناڕازین
جەماعەتێ جوانن خولاسە بەعزێک شلوقی دەکەن و بەعزێ ئەوە دەکەن. من دەڵم ئەگەر ئەو وایە جوانان لەوەی کە ژیانیان تووشی مەترسی بووە داهاتوویان بەبوونی کۆماری ئیسلامی و تاریکەوە دژی ئەوە ڕاپەڕیون، بەڵام لە عین حاڵە کرێکارانیش لەم شۆڕشەدا ئەوانیش لەو ژیانە سەخت و تەنگە کە بەسەریاندا داسەپاوە کۆماری ئیسلامی دایسەپاندووە نیگەرانە. ژنان کە باسمان کرد، معلمان هەروەها، بازنشستەکان هەروەها، بازاڕیان هەروەها. ئێمە ڕاستە ئێستا هەموو ئەم هێزە نەهاتوۆتە کایەوە یا کەمە، هێشتا تەواوی ئەم هێزە نەهاتوۆتە سەر شەقام بە میلیۆن بڕوات بەرەو ئەوەی کە ئیتر کۆتایی بەدەسەڵاتی کۆماری ئیسلامی بێنن. بەڵام ناساندنی شۆڕشی ژینە بەو ناوەکە بەعزەن باس دەکرێت تەنیا بەدەیە هەشتادیەکان بە نەزەری من ئیشتبایە و دەبێت ئێمە بزانین بەواقع بۆمان دەرکەوێت کە ئەم بزوتنەوەیە لە ئیدامەی بزوتنەوەی 96 و 98 باسم کرد دوای ئەوەی کە خەڵک متوەجه بوون تازە کۆماری ئیسلامی ئیسلاح ناپەزیرە سندوقەکانیان بەجێهێشت هات شەقامیان هەڵبژات بە دوای ئەوانەوەیە بە دوای بەدەستێنانی ژانێکی ئینسانیدایە بە دوای بەدەستێنانی ئازادی و بەرابەریدایە کە خاست و متالبەی هەموو خەڵکی ئێرانە بەدەیە هەشتادیەکانەوە. ڕاستەوان پۆر ئەنێژیترن لەم دەورەدا زۆرتر زاهر بوون و ابتکاراتی تازەیان خۆڵقاندووە و بە قەوڵی تۆ دەسڕەسییان بە ئینتەرنێت و بە دنیای دەرەوە زۆرترە، ئاشنایەتیان زۆرترە، بەڵام نابێ فەرامۆشیکەین کە ئەم پێناسەیەکی یەکلایەنەیە ئەگەر تەعمیمی نەدەینەوە لەسەر هەموو کۆمەڵگای ئێرە. بۆیە بە بڕوای من ئەمە نوکتێکی مهمە و بە تۆری واقعا بۆیە ئێژم لە تەداومی خۆشیدا دەبێمە بێتە مەیدان. چۆن دێتە مەیدان و چۆن وەکار دەکەوێت بەستگی بە ئەوەڵەن بەستگی بە زەمان هەیە. ئێمە نابێ ئینتزارمان بێت کە لە عەرزی چەند مانگدا هەموو کارێک تەواو دەبێت. کۆماری ئیسلامی 43 ساڵە دەسەڵاتێکی داسەپاندووە بە هەموو شێوەیەک خۆی تیار کردووە بۆ بربەرەکانێ بۆ ڕۆژێکی ئەوە بۆ بربەرەکانەی لەگەڵ خەڵکی دەیزانی بۆ خۆشی هەر بۆیە لە ساڵانی پێشوو خۆشی یەک دەست کردەوە کەوابوو ئینتزارمان نەبێت ئەمە ئەوە بە پەلە جێبەجێ ببێت. ئەمە لایەکی تریش خودی درێژە کێشانی ئەمە کۆمەک دەکا فرسەت دەدا بە ڕۆشتی ئاگاهی بە ڕۆشتی سازماندەهی و ئەو کەرەسە لازمانە کە بۆ بەرپاکردنی شۆڕەشێک لازمە ئەوە فرسەتی ئەومان پێدا و لە عینی حاڵە ئیمکان دەدات فرسەت دەدات هەموو ئەو هێزانە کە ئێستا هاودڵن کە ویست و متالبەیان هەیە لەم شۆڕشەدا داواکاری ژیانێکی ئازاد و بەرابەرن لەم وڵاتەدا ئەوانە ئەگەر ئێستا کۆرس پێکەیە ئەوانە لابەرن و واردی ئەم ئەرسەی مبارزە بن. تەداومی ئەم مبارزەیە کە تا ئێستا هاتووە ئەو ئێستا دەیبینین بە ئاشکرا دەیبینین کە حرەکەتەکە دەستی پێکردووە. چاو لێ بکە مەسەلەن بۆ نمونە بەشێکی زۆر دوکتەران ئەوە دەکەن پشتیوانی دەکەن وەکیلەکان پشتیوانی دەکەن تەنانەت وای لێ هاتووە کە ئیمام جومعەکانیش بەها بۆ ئافرەتیش وە خەریکن ئەوە دەکەن یا مەسەلەن دەبینی کرێکاران دەستیان کردو بە ئەتساب کرد معلمان هەروەها بازنشستەکان دەنگیان هاتووە و ئەمە لە ئیدامەی خۆیدا ئەم هێزە کە کۆماری ئیسلامی اتفاقاً لەمەیشە ترسێت کە ئەم هێزە واردی مەیدان نەبێ بۆیە خەڵک لە ئینقلاب دەترسێنێ بۆیە ماجرای جۆر بەجۆر و تەزیە تەڵەبی و نازانم ئێران دەبێتە سووریەوانە دروستەکە بۆیە ئەو بەشە نیگەران بێت لە وەسڵ بوون بەم مەسئلە و نیگەرانیەکەی پەرە پێ بدات و یا تەنانەت ئەو کارانە کە لە نێو تەزاوراتە دێکات دوکان سووتاندن و بانک سووتاندن و ئەو جۆرەشتانە بەشێکی ئەوەیە کە خەڵک نیگەرانکە لە ئیدامێ وەزیێتە بەڵام ئەمە زۆر کاتیە واکە کوتم ئەم شۆڕشە ئەوەندە پتانسیێلی لەسەرەوەیە ئەوەنە نیروی پێشڕە و پێشتازی هەیە بە تایبەت ئەو دەیە هەشتادیانە کە تۆ باست کرد نیشان ئەدا کە تەواوی ئەو تەرفەندانی کۆماری ئیسلامی پوچەڵ دەبێتەوە
ولا مقابل تجزیه طلبی کاکە و باسی دەکات کوردستان چشم و چراغی ئێران لە تاران بەرزە بێتەوە، زندەباد ئازەربایجان لە کوردستان بەرزە بێتەوە. کەوابوو ئەمانە هینە ینی تەداومەکەی لێرەدایە لە درێژەی ئەم تەداومە کمەک دەکات بەوەی کە ئەو حرەکەتانی کۆماری ئیسلامی پوچەڵ بێتەوە، بە تایبەت هێزی سەرکوتگەری فەرسایش و فەرسوودە بێت و ئیمکان و مەجال پەیداکە بە هەڵبژاردننی تاکتیکی مناسب بۆ ئەوەی کە ڕنگدانەوەی ویست و داخوازی ئەقشاری مختلفی ئەو کۆمەلگایە بێت، ئیمکان پەیدا دەبێت کە هێزێکی زۆرتر وارد بێت و بە هێزێکی زۆرترەوە بزوتنەوە کە بچێ بۆ بەربەرەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی. جەمال زۆر کەس لە سەرەتاوەکە هەموو کەس پێیانەوت ناڕەزایەتی خۆپیشاندان ئاعتراز کەمەکەمە تەبدیل بوو بە شۆڕش باقیە. بە بڕوای جەنابەت ئێستا ئەگەر بدەوێت پێناسەیەک بۆ ئەم خیزشە بکەی لە ئێران بۆ ئەم هەڵچوونە جەماوەریە بەچی پێناسەیەکەی بە بڕوای تۆ ئەمە انقلابە بەرەوەی انقلابە چێت حەزەکەم دام پێناسەی جەنابەت بۆ ئەمە چییە؟ بەڵێ متوەجه بووم. ڕاستەکەی بۆ خۆم زۆر عەلاقەمەند نیم بە کەلیمات کایە بکەین یا زۆر بچینە شەڕی کەلیماتەوە. منش بیستمە تەعابیری مختلف هەیە، ئەوەش کە من دەڵێم خۆ قسەی ئاخر نییە، نەزەری منایی تر ممکنە کەسێتر بڵێ وان نییە. بە بڕوای من ئەوەی کە لە ئێرانی دەستکردە بەرەو ئینقلابە، بەڵام هێشتا خودی ئینقلاب نییە. خەریکە دەڕوات خەڵکی ئێران بە گشتی و بە تایبەت پشری بندستی ئەو کۆمەلگایە کە بە قسەی خۆیان ئەڵبەتە دەڵێن لە 85 میلیۆن خەڵکی ئێران 6 میلیۆنی ژەر خەتی فەقرە. ئەمانە متوەجه بوون کە ڕێگە گۆڕانە، گۆڕان بە معنای لاچوونی ئەو دەسەڵاتە و هاتنە سەرکاری دەسەڵاتێک کە ئینسان محور بێت، کە ژیانی ئینسان محور بێت، کە ئازادی و بەرابەری قانونی بێت. کەوابوو بەرەو ئەوە ئارزوویەتی خەریکە بۆ ئەوە تەلاش دەکات. بەڵام هێشتا ئەوە کە لە قسەکانی پێشوشمانە بوو، هێشتا مەلزومات وە کەرەسەی پێویست بۆ تەحققی ئەو ئارزووەی خۆی دەستەبەر نەکردووە، ئەگەرچی لە ڕێدایە، ئەگەرچی نیشانەهایەکی جددی هەیە لەوەی کە خەریکە ئەو کەرەسانە و ئەو مەلزوماتە خەریکە شکڵ دەگرێت. با بە جۆرێکی تر بێڵم بۆ بە بڕوای من هەر ئینقلابێک احتیاجی بە گوتارێکی سیاسی هەیە. گوتاری سیاسی ئەم بزوتنەوەیە، ڕاستە ژن ژیان ئازادی محورێتی پەیدا کردووە معنای زۆر ئەتوانێت ببێت، بەڵام هێشتا زۆر وەکو گوتارێکی حەمەلایەنە شکلی نەگرتووە. منزور محتەواکەیەتی کە چت دەوێت چت ناوێت با تۆجه بە وەزعەتی ئێران. دوای ئەم گوتارە احتیاجی بە سازمان هەیە، احتیاجی بە تەشەکل هەیە، تەشەکلی سەراسەری هەیە کە بتوانێت ئەم مبارزاتە هەماهەنگ کاتوبی بادە چ تەشەکل‌های مەحەلی و چه تەشەکلێکی سەراسەری. لە دوای ئەو احتیاجی بە ڕەهبەری هەیە، ڕەهبەریەیە کە بتوانێت منزورم ڕەهبەری فەردی و شەخصینی ئەوەی کە لە معموڵەن بە زێندەگا گۆیا کەسێک لە دەرەوە نجات وەکو فریشتەی نجات پەیدا بێت. قەتعەن منزورم ئەوە نییە. ئەمە لە خودی ئەم بزوتنەوەیدا خەریکە باردێت، خەریکە وتم بە مشاهداتێک کە هەمانە خەریکە بڕوات کە ئەم کەرەسانەی فراهم کات هەرێسەوە ئەقداماتانە کە دەیبینین لە سەطحی ئێراندا و لە سەطحی کوردستاندا و ئەو کارانە کە لەگەڵ یەکتر لە حرەکەتەکانە دەیبینین، ئەو هەماهەنگیە دەیبینین، ئەو هەمبەستگیە دەیبینین، ئەو شعارانە دەبینین، بە ئێمە دەڵێ ئومیدوار دەکات ئێمە کە ئەم بزوتنەوەیە لە ناخی خۆیدا ئەو زەرفیەتەی هەیە کە ئەو کەرەسا و ئەو مەلزوماتی کە بۆ ڕاپەڕینەکەی پێویستە فراهەمی بکات. ئەمن پێم وایە خەریکین بەرەو ئەوە دەڕۆن، خەریکین
خەریکین بەرەو ئەوە دەڕۆین کە بیکەین بە ئینقلابێک دژی کۆماری ئیسلامی ئەگەرچی هێشتا لە ئبتدای ڕێگەکە دێن بەڵام ئومیدوار کنەندەیە هەموو شەواهد ئەوە بە ئێمە دەڵێت کە ئەو ڕێگا دەپێوێت ئەوە کە عەرزم کردی کۆماری ئیسلامی ڕێگەی نەماوەت نازانم ممکنە فەرزکە لە ئاڵوگۆڕێکە بۆ لە سیاسەتدا هیچ شتێ مطلق نییە ممکنە بە دەموچاو گۆڕینێک بازە تەغییراتێک لە ناو دۆشتانە بیانەوێ مثلەن لەو وەزیێتە دەرباز بن ئەمەش ئەگەرێکە کە دەبێت خۆمانی بۆ ئامادە بکەین بەڵام ئەوەندەی بە خەڵکە تازە نانوێ بۆ ئەوە جۆرە بژینیتر کەوا بۆ ڕێگەی ئینقلابە بەڵام هێشتا کەرەسەتەکانی ئامادە نەبووە ئێمە خەریکین بەرەو ئەوە دەڕۆین تەداومی مبارزات کە پێشتر باسمان کرد ئیدامە پەیداکردنی ڕێگە وتم دیارە ممکنە متەناوب ببێت و شکڵەکەی بگۆڕێتوانە بەڵام ڕێگە بۆ ئەوە خۆشەکات لە غەیری ئەو سوورەدا وەکو بەهاری عەرەبی لێدێ بە پەلە لە فاصلێکی کەمدا خەڵک دەڕژنە خیابان بەڵام بە ڕێگەی تردا دەڕوات هێشتا مەلزوماتەکان فراهم نەکردووە ئێمە دەڵێن نابێ پەلەی تێدا بکەی بەڵام لە عین حاڵا دەبێ ڕۆژ بە ڕۆژ خەلاقیەت و ئیبتکاری تازە بنوێنی بۆ ئەوەیە کە بتوانین ئەو مەلزومات و ئیمکاناتە بۆ بەرپاکردنی ئەو شۆڕشەیە و ئینقلابە فراهم ئەنجەمال کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای ئەم خۆپیشاندانەوە دەستی کردووە بە سەرکوب و سەرکوت و لە ئەکسەری ئەبزارەکانی کە تایسێ بەدەستی بووە ئیسفادەی کردووە تا چەندێک زەرفیەتی ئەمەی هەیە کۆماری ئیسلامی کە درێژە بات بەم نۆع لە خشونەت و تەواوشە بەرامبەر بە خەڵک ئەوە ڕاستە کۆماری ئیسلامی بە تایبەت دوای 96 تر متوەجه بوو بۆ خۆی ئەو کاتە متوەجه بوو کە بە قۆڵی فارسی دەڵێن این بمیری ئەزون تۆ بمیریان نیست متوەجه بوو کە بۆ بەربەرەکانی دوو گوتار هەبوو گوتارێکەوە بوو کە ئیسلاحات بکەین و بازە ئیسلاحاتی جزئی بکەین و وەلا کۆماری ئیسلامی نامێنێتەوە ئەو شکستی خوارد گوتارێکیش ئەوەیە کە ئێستا بەیتی ڕاهبەری و سوپای پاسداران دەیکەن کە نا هەر نۆ پاشەکشێک بە مانای ڕۆخانی کۆماری ئیسلامی بەنابەرین دەبێت خۆمان یەک دەستکەینەوە خۆشیان یەک دەست کردەوە و ئێستا ئیدامەی ئەو سیاسەتەیە بەڵام کاکە ئەوڵام بە تەوری کولی دەزانین کە سەرکوت نهایەتەن جواب ناداتەوە جوابی لە مێژوودا جوابی نەداوەتەوە جارێک جواب ناداتەوە ممکنە درێژ بخایەنێ بەڵام جواب ناداتەوە ڕۆشن زۆر دیکتاتوری دنیا بوون زۆر دەوڵەتی مستەبیدی دنیا بوون کە ئیتکایان لەسەر هێزی سەرکوت بوو بەڵام نهایەتەن فەشەریانی دا لێسەر لەوە گەڕێن بە تۆری مشخص لە موردی ئێرانەوە ساڵی 96 بە تەنانەت ساڵی 98ش وەختێک خەڵک ڕاپەڕین دژی دەسەڵاتی کۆماری ئیسلامی و هەر ئەو کاتە دەسەڵاتی کۆماری ئیسلامی چوتژێ پرسیارەوە هێشتا کۆماری ئیسلامی جگە لە ئەوەی کە سەرکوتی کرد دەیتوانی بەشێکی زۆر لە کۆمەلگا لەگەڵ خۆی لەگەڵ ئەو سەرکوتە ڕێبخات و نۆعەیەک چۆن بڵێن مەقبولیەت بدات بە کارەکانی خۆ بەڵام تۆ مقایسەکە ئێستا ئەوەی لەدەست داوە ئێستا کۆماری ئیسلامی لەو ئەبزارە کە ئەکسەریەت یا بەشی زۆری کۆمەلگا لەگەڵ خۆی ڕێبخا بۆ بەڕێوەبردنی سیاسەتێک ئەجوملە سیاسەتی سەرکوت لە ئێراندا دژی ناڕزایەتەکان ئەوەی لەدەستدا کە ئەوەی لەدەستداوە ئەمە بێتەئسیر نابێت لەسەر وەزعیەتی هێزە سەرکوتگەرەکان بە تاق دەکەونەوە کە بە تاق کەوتنەوە فەرسوودە دەبن ئەم قسەی من معنایەوە نییە کە سەرکوت ناکات ناکوژێت ئەو کارە دەکات ممکنە زۆرتریشی بکات کە دیارە دەبێت بە شێوەگەرێکی جۆبەجۆ خۆنسا بکرێتەوە بەڵام بە تەوری واقعی زەمینەی مادی ئەو سەرکوتە کە عیبارەتە لەوەی کە مەقبولیت بدە ئەوەی لەدەستدا ئیتر ناتوانێت ئەکسەری لەگەڵ خۆی ڕێبخات جاران مەسەلەن خامنەی دەهاتوو هەڕەشەی دەکرد مەسەلەن جۆرە تەئسیری دەبوو ئێستا دەبینی ڕۆژی دوایەکەی ئەتراسەتەکان زۆرترە یا مەسەن فلان فەرماندەی سوپای پاسداران دێت مەسەلەن دەڵێ ئەوەی تر ئاخر ڕۆژتان و لە بەیانی ئیجازە نادین فەرمی ڕۆژ بە ڕۆژ زۆرترە معنایەوەی ئیجتماعەن سەرکوت ئیتر ئەو کارایی بۆ کۆماری ئیسلامی نەماوە نە بەو معنایە ناتوانێت سەرکوت کە کەوا بوو هێزی سەرکوت بە بڕوای من تووشی فەرسایشی بووە
و ئەو خاصیەتەی خۆی لەدەستداوە ئەمە بۆ خۆشیان دەزان. ئێستا بێجگەلەوە لەنەوە هێزی سەرکوتیکیشە بیر دەکەنەوە لە وەزیەتە و اختلافاتی ناوخۆیان هەموو ئەوانە دەستی داوەتە دەستی یەکە. ئەم وەزئێتە ئەگەر ئەوە ئیدامە پەیدا بکات کە پەیدا دەکات هێزی سەرکوت وردە لە توانای ڕۆژەکانی ئەوەڵ و حتا ساڵەکانی پێشوو بە نسبەتی سەرکوت کەم دەبێتەوە. منەمە ئەو کاک جەمال هەرحاڵ لە کوردستانیشا ئەم ناڕەزایەتیانە درێژەیە گەرم و گورتریش هەیە بەتایبەتی لە مەریوان لە سنە لە مەهاباد سەقز بانە هەر ئێستاش هەواڵدێت لە مەهاباد و لە موچشی کامیاران و لە مەریوانیانێ ڕۆژانە لە ناو شارەکان بە درێژاییەوەشی کە ناڕەزایەتی تونتر بووە سەرکوب و سەرکوتیش تونتر بووە خەڵکانێکی زۆر هەڵبەت لە زاهیدانیش هەر هەمان شێوە بووە. زۆر جار باسی تایبەتمەندیەکانی کوردستانمان کردووە یا شاید لەوانەیە خۆشت یەکێک بووێتی لەوانەی کە لە بەرنامەهای پێشوا زەحمەتت کێشاو لەسەرمە دوایی. بەڵام ئەمڕۆ مەوێت لەسەر یەک دوو خاڵی تر بدوێم لە تایبەت بە کوردستان. کوردستان جۆغرافیایەکی فرەحیزبیە حەزابەکەن لەم کوردستانە بە چەپ و ڕاست بە هەر گرایشێک و کە هەبێ جێگ و پێگەی کۆمەڵایەتیان هەیە توانن نەخشیان بێ ڕۆڵیان هەبێ. نەخش و ڕۆڵی لایەنە سیاسیەکان ئێستا لە کوردستاندا دەبێت چۆن بێت دەبێت چ بکەن کە تەئسیریان هەبێت لەسەر ئەم خەباتە لەسەر ئەم شۆڕشەکە ئێستا هەیە بۆی کە بەلا ڕێدانەچ. کاک من پێم باشە مقدمەتەیەکی دوو شت بڵێم ئەوەی کە باسی ئێستا دەکەین لە شرایطی ئێستادا بە بڕوای من کوردستان موقعیتێکی تایبەتی هەیە لەم بزوتنەوە سەراسەریداکەن موقعیتێکە تایبەتیەکەی ئەوەیە کە لە کوردستانەوە دەستی پێ کرد. کوردستان هەمیشە شەقام لە مانگرت نابووە و لە ئێتراز و لە مبارزە بووە و چهرەیەکی زۆر ڕادیکاڵی لە خۆی نیشانداوە بۆ لە حازە. ئەمە موقعیتێکی داوە بە کوردستان. تەنیا ئەمەشنا لە عین حاڵا کوردستان تەلاشی کردووە کە پەیوەند و ارتباط و هەماهەنگی خۆی و هاوپشتی و هاوخەمی و ئەوانەی خۆی لەگەڵ بزوتنەوەی سەراسەری نەتەنیا زائیف نەکا بەڵکو ڕۆژ بە ڕۆژی پتەوتری بکات. بۆیە دەبینی لە زاهدان ئەوەیە لە کوردستان تەزاورات دەکرێت یا لە شارەکانی تر ئەوەیە لە کوردستان بە پشتیوانی ئەوە دەکرێت یا بەرعکس و ئیجازەیان نەداوە تەلاشی کۆماری ئیسلامی بۆ ئیجادی تەفرەقە بەعنوانی تەزیە تەڵەب و ئەو ئاقسانە جێگە پەیدا بکەن. بەنابەرین ئەمە موقعیتێکی تایبەتی داوە بە کوردستان. ئەم موقعیتە مهمە ئەوەڵەن بەو دەلیلەی کە ئیمکان دەدات بە کوردستان کە لە سبحینێ داهاتووی ئێراندا بە هەر ئەگەرێکەوە کە موقعیتێکی ئەوەتر پەیدا بکە بتوانێت ویست و داخوازەکانی خۆی بسەلمێنێت یا بیست و داخوازەکانی خۆی پەیگیری بکەن. ئەم موقعیتە کە نابێت لە دەستی بدات. بەشێکی تر ئەوەیە لەم موقعیتە ئیستفادە بکات بۆ تەقویەتی ئەو پەیوەندی و هەمبەستگی و هاوپشتیوانیە لەگەڵ باقی بزوتنەوە سەراسەریەکانی ئێران. ئەمە نوکتێکی مهمە هەم بۆ تەقویەتی ئەوان هەم بۆ تەقویەتی خۆی. لە دەستدانی ئەم موقعیتە لە کوردستان دەتوانێت بە زەرەر بێت. بۆیە هەمزەمان کە باسی ئەوە دەکەین لێرەدا نەقشی ئەحزاب ئەوە کە تۆ باسەکە بازە تایبەتمەندی کوردستان هەیەی بە نسبەتی باقی شوێنەکانی تر شوێنێکیش تایبەتمەندی خۆی هەیەوەتە کوردستانی شەروەها ئەمە حکم دەکات کە ئێمە ئەم موقعیتە دەرک بکەین. هەموو ئەحزابێکە لە کوردستانە لە ساحەی سیاسیدا هەن فعالن و تەئسیریان هەیە بە تایبەت هێزی مسلحیان هەیە ئەمانە دەبێت موقعیتە دەرک بکەن بە ئێمەشەوە کە بابە ئەم موقعیتە مهمە ئێستا ممکنە لە مەسەڵەن ساڵی 50 دوانەوە بەڕاستی کوردستان میحوەر نەبوو بەڵام ئێستا کوردستان ناڵم میحوەرە بەڵام کوردستان پایگایکی قوی هەیە
چاوی لێ دەکەن حرکاتی دەبێتە سەرمەشق نووسەر و شاعر و هونەرمەند باسی دەکەن لە دەرەوە باسی دەکەن منزومەتە ئەم موقعیەتە دەبێت ئێمە بیناسین و بۆ ئەوەی کە بتوانین بە سەلامەت لە نقطەیەکەوە کوردستان کۆمەلگای کوردستان بەرین بۆ نقطەیەکی تر لە هەر ئەگەرێکدا یەک دوو بۆ ئەوەی کە بزوتنەوەی سەراسەری کە چاوی لێتی و ئەم موقعیەتە بتوانێت تەقویەتی بکەن کەوابوو ئەمە بە ئێمە دەڵێ ئەحزابی سیاسی لە کوردستاندا دەبێت تەلاش بکەن بۆ نوعێ هاودەنگی و نوعێک هاوکاری چۆپەرتە بە یەکترەوە سەرف نەزەر لەوەی کە بەرنامەیان چییە استراتیژیان چیە کە حتمما جیاوازە ئەوە معلومەوە سبحینێ لە کوردستانە ئەگە شرایطێک هاتە بەرەوە خۆ ئەم بەرنامانە دێن و ئەرزە دەکرێن و قسەی لەسەر دەکرێت و لەخرە خەڵکی کوردستانیش تەسمیم دەگرن لەسەر چارەنووسی سیاسی خۆیان دا من ئەو وەختە ئەگەر پێت باش پێ لە فرسەتەکە دەتوانن تۆزێکی باسی ئەوە بکەم بەرحاڵ منزورم ئەوەیە کە ئێستا ئەو موقعیەتە بە ئەحزاب دەڵێ کە ئێوە دەبێت تەلاش بکەن کە بە میکانیزمێک دەست پەیدا بکەن بێ جیاوازی بێ ئەوەی کە ئیجازە بدات تەفرەقەیەک دروست ببێت بلوکبەندیەکی تر دروست ببێت دەست لە پاوانخوازی و هینی حیزبایەتی و ئەو جۆرەشانە هەڵبگیرێت بۆ تەقویەتی ئەو موقعیەتە چ بۆ کوردستان و چ بۆ ئێران پێویستە میکانیزمێکدا من هەموو ئەحزابی چالاک لە ساحەی سیاسی کوردستاندا نوعێک هاوکاریان بێ بۆ ئەوەی کە کوردستان لە شوێنێکەوە بتوانن بیبن بۆ شوێنێکی تر بە سەلامەت کاک جەمال خۆت وتت باسی ئەوەکەم ئێستا پرسیارەکەت شاید لە جوابیە لە دڵی ئەو جوابەی کە بە پرسیاری پێشوداتەوە هاتبێ ئێستا ضرورەتی هاوکاری نێوان لایەنە سیاسیەکانی سوڕاو بە تایبەت خۆت ئاماژت پێدا ئەو بەشەی کە چەکدارە هێزی مەسەلەحیانێ بە ئێمەشەوە ضرورەتی هاوکاری و لێ نزیک بوونەوە چەندە ئەو جوابەشی کە قەراروا بۆتت باسیەکەم حەزەکەم ئێستا هەمەش هەبکەمە پرسیار لە دوایەوە ئایا ئەگەر ئێستا هاوکاریەک دروست ببێت لە داهاتووی ئاڵوگۆڕە یان لە دوای ئاڵوگۆڕێک لە دوای نەمانی کۆماری ئیسلامی لە کوردستان ئەم هاوکاریە ئیلزامەن ئەوەیە کە حتمما بەرنامەی هاوبەشی شەبێ بۆ ئیدارە بۆ مدیریەتکردنی کوردستان یاکو ئەو کاتە خەڵک تەعینێگا زۆر جارم پرسیارەکرێت ئەگەر ئێستا هاوکاری دەست پێ بکەن ئەو کاتی شەرەوە بێت ئەمە چۆن لێکە درێتەوە چۆن تەفکیکەکرێ لەگەڵ یەکە لەسەر ئەو بەشەی ئەوەڵی بڵم بەڕاستی ئەوە بە نەزەری من ئێستا پێویستە من ئەمە زۆر لە مێژە سیاسەتی ئێمەیە هۆڵیشمان بۆ داوە دیارە تەنیا ئێمە ناتە سۆزانی بزوتنەوەی کوردستان و ئەوانەیش زۆر کەس هۆڵیان داوە بۆ مەسەلە بە بڕوای من خەریکین مەسەلەن تۆزێک لەو بابەتەوە کارکەین من ناڵم ئاسانە بەڵام هیوادارم بۆ ئەوەی کە لە داهاتوویکی نزیکە بەم هەوڵ و تەلاشانە بە نەتیجە بگەن بۆ ئەوەی کە ئێمە شاهدی ئەوە بین کە میکانیزمێک لە کوردستانە بە تایبەت لە شرایطی ئێستا بۆ موقعیەتە کە کوردستان هەیەی ئیشارەشم پێ کرد بە نەتایجێ بگەین کە خەڵک دڵخۆش دەکات وایە کاکتون ڕێگا بۆ داهاتوو ئاسانتر دەکاتەوە و بەر بە هەر ڕووداویی نەخوازرا و دەگرێت لە کوردستانە با تۆجو بۆ تەجربانیش کە ئێمە لە دەوروبەری خۆمان هەمانە حکممان پێ دەکات ضرورەتی سیاسی حکممان پێ دەکات ضرورەتی تاریخی حکممان پێ دەکات ئێمە ئەو کارە بکەین ویلا ئێستا بە تۆری واقعی لە هیندانیە ینی لە ئاستی بزوتنەوەکەدا نییە ئێستا مەسەڵەن استراتیژی بزوتنەوەی کوردستان و ئەحزاب چییە بۆ ئەوەی کە هەر کەس استراتیژی خۆی هەیە بەڵام کۆی کوردستان بە هەموو جیاوازەکانیەوە بە هەموو میل و بۆچوونی جیاوازەکانەوە چۆنە استراتیژەکەی چییە چۆن ئەتوانێت لە نقطەی کۆچی بۆ نقطەی تر جوابی ڕۆشن نییە بۆ لە حازەوە ممکنە لە هەر حیزبێک پرسی هەر حیزبێک شتێک بۆ خۆی بڵێ
بەڵام خۆیەتی ئەمە هی کوردستان نییە و ناتوانێت بە ناوی کوردستانەوە ئەوە بکات ئەو ممکنە تەسیراتی کشی هەبێت جا بۆ ئێمە دەبێ خاوەنی ڕێگە نەقشەی پێ بڵێن یا چۆن بەڵام پلانێک بۆ ئەوەی کە معلوم بێت ئێمە ئەم وەزعیەتە هەیە ئەگەر کۆماری ئیسلامی بێتە پێش وەزیەتێک بێتە پێشەوە کە نەتوانێت ئەو خۆی لە کوردستانە کۆنتڕۆلکە ئێمە چ دەکەین لەگەڵ کۆڵێک مەسائلی سیاسی کۆمەڵایەتی ڕوبەڕوهێنە ئەبین لە کوردستان ئێمە ئۆپۆزیسیۆن نین بە تایبەت کۆمەڵە ئۆپۆزیسیۆنیە مەسئول لە بەرامبەر بەو جامایە و دەبێ هەر لێستەوە بڵێ و ڕۆشن بێت وە کرێکاری کورد زەحمەتکێشی کورد ژنی کورد هەموو چین و توێژەکان بزانن ئەم بەرنامەیە و ئەم خەریکە خەڵک بەرەو کوێ دەبات و خۆی تێدا ببینێتەوە هەر لێرەوە دەچمە سەر قسەکانی بەشی دووەمی قسەکانت ئەوەی کە ئێمە توانیمان هەمومان پێکەوە لە ئەو مەرحلە ئەووەڵە تێپەڕکەین و بتوانین لەو ئەگەرانە کە دێتە پێشەوە کوردستان بە هاودەنگی بە پلانێکی دیاریکراو لە نقطەی کۆبەرین بۆ نقطەیەکی تر اینجار ئەمێنێتەوە سەر ئیدارەی کوردستان چۆن ئیدارە دەکەین بە چ شێوەیەک ئیدارە دەکەین یارە ئەحزابن بەرنامەی جیاوازیان هەیە استراتیژی جیاوازیان هەیە ئێمەش دانێ لەوانە ئێمە بەرنامە ڕۆشنە تومانە بەرنامەی دەسەڵاتدارەتی بۆ جەماوەری بەم تەجروبەیە کە لە بزوتنەوەکانی زۆر لە مێژ تا ئێستا و حتا دەوروبەری خۆشمان بەو نەتیجە گەیشتون کە کۆمەلگای کوردستان کۆمەلگای ئێران کۆمەلگای کوردستان بۆ ئەوەی کە بتوانێت ئەو بیست و داخوازیانەی خۆی کە بریتیە لە ئازادی و بەرابەری و ڕەفاه و خوشبەختی بریتیە لەوەی کە مافە سەرەتاییەکانی بسەلمێنێت بریتیە لەوەی کە ڕزگار بێ بەدەست ستەمی نەتەوایەتیەوە دەبێت خۆی دەسەڵاتی بێت دەبێت خۆی بڕیار دەربێت دەبێت بۆ خۆی حاکمی سەرنوشتی خۆی بێت ئەحزاب دەتوانێت هەر کامێک بەشێک نمایندگی بکەن بەڵام ئەمە خەڵکە کە دەتوانێت نهایەتەن تەسمیمی نهایی بگرێت بۆ ئەوەی کە دەیهەوێت لە ڕێگەی ئۆرگانهای حاکمیەتی خۆیەوە چۆن بتوانێت ئەم کۆمەلگای ئیدارە بکەن ئەحزاب نەقشیان چییە؟ ئەحزاب بەرنامەی خۆیان ئێرادە ئەجوملە ئێمە بەرنامەی حاکمیت ئەگەر گەیشتین بۆ مەرحەلەیە کە ئێستا لەو نقطەیە ڕەت بووین گەیشتون ئێستا گەیشتونێتە نقطەیە کە کۆمەلگای کوردستان ئیدارەکەین ئێمە بەرنامەی خۆمانەیە بەرنامەی ئێرائیشمان داوە ڕاستە من پێم وایە بە نەزەری شەخسی خۆم پێم وایە دەبێت تۆزێک پێدا بچینەوە هەرچەند بنەما پایەکانی دروستن و بە بڕوای من لەسەر بۆچوونێکی دروست دامەرزاوە بەڵام لە وردەکاریە هەندێک پێداچوونەوەی پێویستە بەڵام بە هەمووی ئەوانەیە بەرنامە خۆمان ئێلام کردووە و دەڵێن ئەوە بەرنامە ئێمە دیارە ئەحزابی تر بۆچوون و مەیلی تر لە بزرگتنەوەی کوردستانە چون مەیل و بۆچوونی جیاوازی تێدایە جامعەکە جامعەیەکی تەبەقاتیە دە بەنابەرین ئەوانیش بەرنامە خۆیان ئێرادە ئێمە دەبێت فرسەت بدەین مناقشە بکەین فێری مناقشە ببین لە دموکراسیە کە وتم لەو مەرحەلەیەدا پێکی دێنین و هەموو ئەحزاب پێکەوە پلانیان هەیە بۆ ئەوەی کە ئەو دموکراسی بپارێزن لەو دموکراسیەدا ئیمکان دەدات خەڵک انتخاب بکەن لە بینی بەناوە خۆشیان بەڕێوەی بکەن و خۆشیان ئیجرای بکەن و باقیەکەش دەبێت قبول بکەن ئێستا لە دنیای متمەدنیش ئاوایە من کارم بە محتەوا و مەزمونەکەی نییە کە مەسەڵەن فەرزکە هەرکەماکان لە چوارچێوەی نظامی سەرمایەداریە دەخولێتەوە بەڵام وەکو ڕەوش لە هیچ شوێنەکان نبینی کە فقط ئەحزاب ئەوە بن ئەوش ئەحزابی مسلح بۆیە من پێم وایە کە ئەوە مهمە کە ئێمە تەوجوی پێ بکەین و خۆمان بۆ ئەوە ئامادەکەین کەوابوو امیدوارم مەرحەلەی ئەوەڵ بەباشی و بە هەماهەنگی و بە هاوکاری و ئەوە تێپەڕکەین شرایطێک بۆ وجود بێت لەو شرایطە هەموو کەس ئازادانە بتوانێت بەرنامەی خۆی ئێرائە بدات و بە ئیتکالت لەسەر
و خەڵکی کوردستانە کە بئیتکا بەسەر اعتماد بە خۆیان اعتماد بە داهاتویان تەسمیم دەگرن کۆمەلگای خۆیان چۆن ئیدارە بکەن و چۆن بیبەنە پێش دیارە ئێمە لەو کاتێکیان پێشنیاری خۆمان هەیە. کاک جەمال هەندێک پێشتر پرسیارمان بۆ هاتبوو لەسەر ئەو مەرحەلەیە لەسەر ئەو بەشەی کە جەنابەت باسی لێکەیت نەزانم چەنەمان کاتماوە لەوانەیە دەدەقەیەکمان کاتما بێ سەرجەمیان نۆدەقا حەزەکەم زانم نەزەری جەنابەت لەو بارەی بۆ نمونە باس لە ئاڵا کرێت ئەگەر قەرار بێت لایەنێکی سیاسی بێت بۆ یا کولی ئەم لایەنە سیاسیانە کۆکە بن لەسەر چ ئاڵایەک ئاڵای ئەمە هەموو ئەگەرەکان ئەگەر هێشتا کوردستان ئازاد ببێت یا خەڵکی حەقیت لە مەکایە هەر شتێک خۆیان سەربەخۆ بن دەسەڵاتی خۆیانیان هەبێ یا بە هەر شێوەیەک ئەم ئەگەرانەیە کە باسەکرێ وەک پرسیار زۆر جار کراوە لە بێستا شوزانم ئەم مدیریەتە چۆن دابەشە بێ لە ناوان لایەن ئەگەر چونکە وتم کوردستان جۆرافیایەکی فرەحیزبی و لایەنی سیاسی زۆری تێ ئەمانە چۆن چارەسەر بۆ نمونە کێشەیە هەڵ کاک ئاکۆ قسمەتی آخر دەنگت قەتع و وەسڵ دەبوو ئومیدوارم هی من وا نەبێت بەڵام سەرجەم حاڵی بووم بەڵێ بەڵام بەلەوە کاک ئاکۆ شتێ بڵم ئەوە نیە ئێستا تۆ باسی دەکەی دەڵێ ئەمە پرسیاری خەڵکیشە من دەگەڕێمەوە بۆ ئەو قسانێ ئەو وەڵم وتم ئومید هەیە چاو لێ بکە هەر لە تۆ قسە لەسەر داهاتوو دەکەی کە معنای ئومیدە ئیتر ئەخە و پرسیارانە لە کوێ دێت هەوا لە خۆ دانیشتوین و مەسەڵەن تۆ لە خۆتۆ دەرتێناوە منیش بیستومە بەڕاستی لەم لاولۆلا پرسیاری زۆر خەڵکن هەر لە سۆبیل لە داهاتوو دەکەنەوە معنای ئەوەیە تەسمیمە هیوایە بە داهاتوو و بۆیە هەر لەسە و بیر لەوە دەکاتەوە ئەمە ڕۆی دەبێ کارێک بکات کە هەواکە شۆڕشەکەی بە خاوێنی و بە پێشکەوتوی و پێشتازی و هاوبەستگی و هەموو ئەو شتە باشانە دەباتە پێشەوە داهاتوەکەیشی ئاوا بێت و ئەمە بە بڕوای من ئەگەر لێم وەرگری ئستدلالێکە بۆ قسانەی پێشوم کە ئەمە بۆ خۆی نوعی هیوایە ئەمە یەک دوو مەجموعەی ئەو پرسیارانە بەڕاستی ئێستا جوابی لای من نییە خودی بزوتنەوەیە لە ئیدامەی خۆیدا فرسەت دەخۆڵکەێنە و جواب بەم فرسەتانە دەداتەوە ئێستا دانێکی وەکومێن دانیشم و مەسەڵەن بڵێم ئەمە وا دەبێت و وا نابێت و ئەوانە تۆزێک هینە نەگونجاوە بە نەزەری من بەڵامی تر شتایکی کولی باسەکرێت وێلا جوابی ئەو جزئیاتە ئێستا خودی بزوتنەوەکە دەبێ بیداتەوە ئەم بزوتنەوەیە کە بە قسەکانی شی ئیشارەمان پێکرد ئەو زەرفێت و پتانسیێلەیە هەر ڕۆژ ئەچێتە پێششتی تازە دەخۆڵکەن ابتکاری تازە دەخۆڵکەن سوعالی تازە دێتە پێشەوە جواب بە سوعالی تازە ئەداتەوە و خودی بزوتنەوەی کوردستانی شاملی ئەوە دەبێت تۆ تمشاکە و دەستکەوتانەکە تا ئێستایەتی لە ئیدامەی خۆی داوردە وردە ئەو سوعالانە دێت و وردە وردە جوابی ئەو سوعالانە خۆی ئەیبینێتەوە و ئاگاهی دەچێتە سەرەوە وشیاری چێتە سەرەوە کە ئیدامە پەیدا بکە سازماندەهی دەچێتە سەرەوە و دەرنەتیجە بلوغی سیاسی دەچێتە سەرەوە و جواب بدە تەجروبەی دەوروبەر دەبیسێت بینوێتی متالعی دەکا متوجه دەبێت کە کامە ڕەوش و کامە سیستم و کامە بەرنامە دەتوانێت سبحەی ڕۆژ ئەو شۆڕشەی کە تائێرەیەناوە بتوانێت ئیدامە پێ بەنابەرین دەبێ ئێمە لە عین حاڵیشە لە فکری دابین و جوابی پێ بدەین ئەجم لە مەسەلەی ئاڵە بە نەزەری من ئێستا زۆر ئەوە زۆر من ڕاستەکەی زۆر پێم وایە مەسەلەن کاک جەمال ببەخشە قسەکەت پێ بڕم هەندێک لایەنی سیاسی هاتوون یا ئاڵایان تەڕاحی کردووە یا پێشتر ئاڵایەک هەبووە کەسەر بە لایەنێکی سیاسی تایبەتی بوو ئەوە وەکو ئاڵای دواڕۆژ ئەوانە بۆ یەکە بۆتە باس یانەی پێشنیار دراوە لەلایەن لایەنە سیاسیەکانی ترەوە
ئەرێدەی هەر کەس دەتوانێت پێشنیار بدات وتم لە سبحینی ئەو ئەگەرەدا کە بێتە پێشەوە هیوادارم بێتە پێشەوە ئێمە لەگەڵ کۆڵێک مەسئلەی سیاسی کۆمەڵایەتی قەبە ڕوبەڕووین کە دەبێ خۆمان ئامادەکەین بۆ ئەوەی کە بتوانین جوابی پێ بدەین بۆ خۆ ئامادەکردوون دەبێ بە سەلامەت بچینە ئەو مەقتەعە تەلاش بۆ ئەوەی کە ئەحزاب میکانیزم بدۆزنەوە کە بە سەلامەت بچینە ئەو مەقتەعە بۆ ئەوەیە کوردستان بتوانێت ئەو پایگای قەویەی خۆیکەیدی ئیسفادە لێکا بۆی کە ویست و داخوازەکانی بەرێتە پێشەوە سبحینە ئەنوا وەختان مەسائل دێتە پێشەوە تۆ دەبێ ئەو موقعیتت ببێت کەوابوو الجملە یەکێک لەو مەسائلێک مەسەلەی ئاڵایە کە بڕوای من هەرەوەندەیە کە ئێستا کوردستانی ڕۆژهەڵات بەشێکە لە ئێران ئەمە چ ئاڵایکی دەبێت ئەوە وەختی خۆی دەخرێتە اختیاری خەڵکەوە خەڵکی کوردستانە بۆت ئەکری پێشنیار ببێت ئەوە حیزبی دموکرات پێشنیاریە حیزبەکانی تر پێشنیاریان هەیە ممکن ئەمیش پێشنیارمان ببێت و ئەوە خەڵکی کوردستانن بەعام بڕیار دەدەن لەسەرەوەی کە کامە ئاڵا دەتوانێت نوێنەرایەتی ئەوان بکات بۆ معرفیکردنیان بە دنیای دەرەوە ئێستا بە بڕوای منەوانە پێشنیارن و من ئەوان بە نەزەر دەکات و حیزبێکیش پەرچەمی خۆی هەیە بەڵام بۆ پەرچەمی عمومی دەبێ ماتڵی ئەوە بێت من بۆ تاییدی قسەکانی جەنابتان کە باستان کرد گوێم لە گەنجێکی 18 ساڵە کچێکی 18 ساڵە بوو تەلەفۆنی کرد بۆ یەکێ لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان باسی ئەمنە و هەڵبژاردنە لە دەرەوە بۆ خەڵکی ئەکرد ئاوایە وت ئەیگو ئەم جوڵانەوەی ئەم دەورە جیاوازە لەگەڵ باقیەکان ئەم تێکەڵاو بە ئیدەیە هەر لە ئێستاوە بە شوعاری ژنژیان ئازادی دەستی پێکردو لەوانەیە لە داهاتووشە خواست و ویستەکانی تازە وەسڵ بێت بەڵام پێشڕە و وەسڵ بێت بەم ئیدەوە خەتی هەیە ئەم ئاعترازە کەسێک لایەنێکی سیاسی لەگەڵم خەتە بێتەوە بەخێر بێت و ئەتوانێت نەخش بنوێنێت ئەگەر کەسێکیش بێوێت لە سەروی ئەم ئاعترازەوە تعیم کات ئەلتەرناتیو دابنێت پەرچەم دابنێت ئۆتۆماتیکەن ئەکەوێتە پەراوێزەوە و لەگەڵ ئەم بزوتنەوە ناتەبا بێت ئەو پێیوا بوو زۆر ژیرانەش قسەیەکرد ئەیگو ئەم ئاعترازاتەی ئەم دەورە خەتدارە جەهەتدارە ئیدەی هەیە بۆ نمونونەکەی بۆ دەستپێکەکەی بۆ شوعاری ژنژیان ئازاری دەستی پێکردووە بە شوعارەکانی دروشمی تری ژێتە پاڵی وایبێتە خواست و ویستی خەڵک وایە دروستە بۆم پێم وایە کە ئەم بزوتنەوەیە بەرخلافی زۆر شوێنی تە ئەجملە حتا بەرخلافی ساڵی 57 ئیدئۆلۆژی نەکردوتە مێحور ساڵی 57 تابەتە دوایەکەی بەداخەوە بەسەریدا دەسەپا ئیدئۆلۆژی ئیسلامی بەسەریدا سەپا ئەویش دەکرێت بەڕاستی بکرێت کاتی خۆی و دەلایلەکەی قسەی هەیە قسە هەیە لەسەری وان باخە هەرچی بوو ئیدئۆلۆژی ئیسلامی بەسەریدا داسەپاوە ئەوە 43 ساڵ نەتیجەکەی دەبین ئەم بزوتنەوەیە دوورە لەو مەسئلەیە باسی ژیان دەکا باسی ئازادی دەکا باسی ڕفاه دەکا باسی خۆشبەختی دەکا من لە قسە باسەکانمە ئیشارەم پێکرد ئینسان مێحوەرە حرمەت و کەرامەتی ئینسانە حقوقی ئینسانە وەگە کوتم 43 ساڵە تحقیر دەکرێت بە شێوەگەرێکی جۆر بە جۆر تووڕەیی لە پاماڵکردنی حقوقی ئینسانە و ئەمە بە بڕوای من ئەوە کە تۆ باست کرد شعاری ژین ئازادی دەتوانێت کۆکەرەوەی هەمووی ئەمانە بێت بۆیە بە بڕوای من ئەمە نابێ من بەشواڵی خۆم ڕاستەکەی کاگ ئاکۆ ممکنە نەزەرات متفاوت بە هیچ تەعەسوبێکم نییە بەڕاستی بەرامبەر بە هیچ پەرچەمێک و لە تەزاوراتی جا بەشداریم کردوان وا قسام پەرچەمی لێبووە بالاخره ئەنوا قسام سخۆڕانی لێبووە ئەنوا قسام بوچوونی لێبووە بەڵام کۆکەرەوەی ئەمانە ئێستا هەمووی دەزانن کە ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانە ویست و داخوازێکی مشتەرێکیان هەیە دوش کۆماری ئیسلامیە ژنان کرێکاران بازرشستەکان معلمان بازاڕیان هەرچی تۆ ناوی دەبێ ڕاستە عینی جیاوازیان هەیە بەڵام بۆ هەر کامێکیان بۆ ویست و داخوازی خۆیان جمهوری ئیسلامی ومانع دەدەن
جمهوری ئیسلامی بمانە دەزانن و ئەوش بە 3 ساڵ بۆیان دەکەوتە بێ مانع لابەر بەنابەرین بۆیە ئەو هاوبەستگیان محکەم کردەوە و هەر لێستاوە دەبێت بیر لەوە بکەینەوە کە ئەم بزوتنەوەی دەبێت بە سەلامەت بگاتە پێشەوە و ئەم سەلامەتەی بۆ دامەرزانی داهاتووشی بۆ سازکردنی داهاتووشی ئەوە هەوا بپارێزین و بتوانین ئەو ئاوات و ئارزوانە کە لەم بزوتنەوەیدا مەوجە دەداتەوە بتوانە مسوە ببێت. کاک جەمال کاتی بەرنامەمان ڕوو لە تاوە بوون زۆر سپاس بۆی کە لەم بەرنامەشە کاتی زۆریشمان لێگرتی زۆر ببوورە بەشداریت کرد و قبوڵی زەحمەتت کرد هیوادارم کات هەبێ و مەجال هەبێ لە بەرنامەهادا تو لەسەر مۆضوعاتی تری تایبەت بەم شۆڕەشە پێ قسە بکەینەوە بژین بە شادی. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس و بۆ هاوکارانت مەمنونم لەوەی کە منتان داوات کرد. سپاس بۆیە. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵاوی پێشکەشتان کرا و توێژێک بوو لەگەڵ هاوڕێ جەمالی بلورپور سەبارەت بە شۆڕش و قیامێک کە هەر ئێستا لە ئێران و کوردستان لە ئارادایە و وەڵامدانەوە بە چەند پرسیار کە بڕێکی پرسیاری ئێوەی خۆشەویست بوو. تا بەرنامەی داهاتوو دیدارێکی تر بە کامرانتان دەسپێت. مسار علی کردستان